تابلو فیلۆگرافیەکانی محەممەد وەرن باسی گەنجێکتان بۆ بکەم بەناوی محەممەد خزر کە خەڵکی مووسڵا لە دوای شەڕی داعش لە مووسڵ واتە لە کۆتایەکانی نەک لە دوای موشکێکی بەرەکەوێ بریندارە بێ و دەکەوێتە ماڵەوانێ ماوەیەکی باش لە ماڵەوە بێ بەڵام محەممەد ئەوەندە توانای زۆرە و ئەوەندە هیوای بە ژیان هەیە کۆڵ نادات هیچی ئەکا دەسەکە بە هوەری فیلۆگرافی هوەری فیلۆگرافی چییە؟ ئەوەیە کە تۆ دەزوو لەگەڵ بزمار لەگەڵ داو بەکاربێنی بۆ ئەوەی کە وێنەی جوانی پێبکێشی اینجا محەممەد دنیایەک تابلوی جوان و سەرنجڕاکێشی دروست کردووە لە چەندین پێشانگا لە مووسڵ کراوەتەوە بەشداری کردووە ئەنجا ئێمە فیچەرێکمان بۆ ئامادەکردو با پێکەوە بینەری دەچینە شاری مووسڵ باسی چیرۆکی گەنجێکی هونەرمەندی ئەم شارە دەکەین کە دوای ئازادکردنی شارەکە لە دەست داعش دەستی بە جۆرە هونەرێکی نوێ کردووە. محەممەد خزر لە 2017 بەهۆی موشکێک بریندار دەبێت و ماوەی ساڵێک دەکەوێتە ماڵەوە. لە ماوەیەدا فێری هونەری فیلۆگرافی دەبێت. فیلۆگرافی هونەرێکی وێنەکێشیە کە هونەرمەند بە بزمار و دەزوو تابلۆ و پۆرترێت دروست دەکات. أنا محمد خضر ناو محەممەد خضرە و لە شاری مووسڵم دەرچووی بەشی کارگێڕی و ئابووریمە. هیوایەتم نیگارکێشیە بە بزمار و دەزوو کە پێی دەڵێن فیلۆگرافی. سەرەتای کارەکەم ڤیددیویەکم لەسەر بزمار و دەزوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینی بۆیە حەزم کرد تاقی بکەمەوە. بەڕاستی کارێکی ئاسان نەبوو بۆ من چونکە کار بەدار و بزمار و دەزوو دەکەی. هەمویان پێکەوە دەبێتە تابلۆیەکی پۆرترێت یاخود هەر وێنەیەکی دیکە. مجسمات بسيط. محەممەد بزمارەکان بۆ هەر تابلۆیەک ئامادە دەکات کە دەیەوێت دروستی بکات. سەرەتا بە قەڵەم نەخشەکەی دەکێشە و دواتر بزمارەکانی لە تەختەدارەکە دەچەقێنێ بۆ ئەوەی تابلۆکەی دروست بکات. زۆرترین بزمارم لە تابلۆیەک بەکارهێنا بێت زیاتر لە 2 تاوەکو 3000 بزمار بوون و کەمترین بزمارم لە تابلۆیەک بەکارهێنا بێت 200 بۆ 300 بزمار بوو. 300 بزمار العدد. دەبێت هەموو بزمارەکان یەکقەبارە بن و هەروەها بە شێوەی ئەندازەیی ڕێک لەسەر تەختەکەی دای بنێ. ئەو حسابی دووری و نزیکی نێوان بزمارەکان دەکات بۆ ئەوەی تابلۆکەی ڕێک دەربچێ. شاركت بهواي معارض لە زۆر پێشانگای نێوشاری مووسڵ بەشداریم کردووە. هەموو بەشداربووەکانم بەبێ بەرامبەر بووە. هیچ کەسێک یان لایەنێکی حکومی یاخود ڕێکخراوەکان هاوکاریان نەکردومە بۆ ئەم هونەرە. من تەنیا بەشدار بوومە و هیچ ڕێزێک لە ماندووبوونم نەگیراوە لە فێستیڤاڵەکان و هەروەها پێشانگایەکانیش. چەندین جۆر ڕەنگی دەزوو لە ماڵەکەی هەن بەڵام بە زۆری ڕەنگی ڕەش بۆ تابلۆکان بەکاردێنێ. بە مەشکاریگەری تابلۆکەی زیاتر دەردەکەوێت. ئەو دەزوانەی من بەکاری دەهێنم چەندین جۆری هەیە. دەزووی نایلۆن بۆ لاکێشەکان و وێنە سادەکان بەکاردێنم. هەروەها دەزووی نەرم بۆ وێنە پۆرترێتیەکان بەکاردێنم بۆ دروستکردنی دەموچاوی کەسایەتیەکان. محەممەد زیاتر تابلۆی کەسایەتیە بەناوبانگ و دیارەکانی جیهان دەکێشێ. زۆر جاریش لەسەر داوای خەڵک وێنەی جیاواز دەکێشێت. لە ڕۆژانی ئازادکردنی مووسڵ بریندار بووم لە ئەنجامی کەوتنی موشکێک. ماوەی ساڵێک لە ماڵ دەرنەچووم. لەم ماوەیەدا هەوڵمدا خۆم بەم کارەوە سەرقاڵ بکەم و دەستم کرد بە هونەری فیلۆگرافی بە بزمار و دەزوو. هەموو کاتی ڕۆژانەی خۆم بۆ ئەم کارە تەرخان کردبوو بۆ ماوەی 1 ساڵ. محەممەد لەسەر کارەکەی بەردەوامە و بەشداری لە هەموو پێشانگەکانی شاری مووسڵ کردووە. بەڵام تاوەکو ئێستا لەو شارە گرنگی کەمتر بە هونەر و بەتایبەت هونەری فیلۆگرافی دەدرێت بۆیە کەمتر سوودی لە هونەرەکەی وەرگرتووە.